گفتگۆی زیاتر دەکەین دیمەنەکان لەسەر شاشەی کوردستان 24 دەمێننەوە لەگەڵ میوانێکی دیکەمان لەگەڵ دەبێت دکتۆر سورنکیل توێژەری باڵای تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی پاساو لە ئەڵمانیا. دکتۆر سورین زۆر بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دکتۆر بە گەیشتنی فڕۆکەی بیتوی ئەمریکا بۆ بەریتانیا مانای وایە کە ئەوروپا بەرەبەرە دێتە نێو ئەم جەنگەوە؟ تۆ بە پرسیارێکی زۆر ئاڵۆز دەست پێ کرد. ئایا ئەوروپا بەشدار دەبێت یاخود نا؟ ئێمە دەزانین کە ئێستا ئەوروپا تەڕادەیەک دابەش بوون و دەزانین کە بەریتانیا و چەند وڵاتێکی دیکە بەشدارن لە بەرگریکردن لە هێرشەکانی ئێران بەرپەرشدانەوەی موشک و درۆنەکان و دەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران هێرش دەکاتە سەر وڵاتانی کەندا و هەروەها چەند وڵاتێکی وڵاتانی ئەوروپا بەشدارن لە بەرپەرشدانەوەی درۆن و موشکەکان وەک ئاماژەم پێدا. ئێمە هێشتا نازانین و ڕوون نییە ئایا وڵاتانی ئەوروپا بە تەواوی و بە ڕاستەوخۆ بەشدار دەبن لەم جەنگە. من پێم وانییە کە وڵاتانی ئەوروپا ڕاستەوخۆ بێنە ناو جەنگەکەوە. بەڵام بۆچی ئەوروپا و ئەڵمانیا دوودڵن لەوەی کە بەشداری ئەم شەڕە بکەن؟ چەند هۆکارێک هەن. یەکەمیان ئەوەیە کە لەناو ئەوروپا سەرنج لەسەر هۆکارێکی یاساییە کە بیدۆزنەوە بۆەوەی هێرش بکەنە سەر ئێران. ئەم هۆکارە یاساییە هێشتا نەدۆزراوەتەوە. ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی یاسایی هێرش بکەنە سەر ئێران. ئێستا ئەوەی کە بە یاسایی دەیبینن تەنیا بەرگریکردنە لە خۆیان. یانیەتەوێ بڵێ کە ئەوەی ئەمریکا و ئیسرائیل دەیکەن بۆ سەر ئێران نایاساییە؟ من پێم وابێت زۆربەی یەکێتی ئەوروپا و زۆربەی یاسا نێودەوڵەتیەکان دژی ئەم هێرشەن بۆ سەر ئێران، ئەم هێرشەی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران. تەنیا لە دوو هۆکاردا هەیە ئەگەر هێرش بکرێتە سەر وڵاتێک بە شێوەیەکی یاسایی. تەنیا ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایش بڕیارێک دەربکات بۆ ئەوەی هێرش بکرێتە سەر وڵاتێکی خاوەن سەروەری. تاوەکو ئێستا ئەم بڕیارە لە ئەنجومەنی ئاسایش دەرنەچوە. هۆکاری دووەم، بابەتی دووەم ئەوەیە کە ئیسرائیل و ئەمریکا دەیکەن تەنیا بەرگریکردنە لە خۆی. دەڵێن ئێمە بەرگری لە خۆمان دەکەین کاتێک کە وڵاتێک دەبێتە هەڕەشە بۆ سەرمان. ئێران لە ڕوانگەی ئیسرائیل و ئەمریکاوە کە پەرە بە موشەکە بالیستیەکانی دەدات، پەرە بە پرۆگرامی موشکی دەدات، پەرە بە پرۆگرامی ئەتۆمی دەدات، ئەمە بە هەڕەشە دەبینرێت لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. هەر بۆیە ئەمان ڕەوایەتی بە خۆیان دەدەن، دەڵێن ئێمە بۆ بەرگریکردن لە خۆمانە، بۆ بەرگریکردن لە ئاسایشی نیشتمانی خۆمانە کاتێک هێرش دەکەینە سەر ئێران. و بە دڵنیاییەوە پرسیارەکەش ئەوەیە لە کۆتاییدا چی ڕوودەدات، چۆن یاریەکە کۆتایی دێت، چۆن ئێران ئەم جەنگە کۆتایی پێدەهێنن، چۆن ئێران پشێوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات. باشە، ینی پێت وایە چۆن ئەو پشێویە دروست دەکات. ئێستا هەردوو لا کەڵگەنەوتیەکانی یەکدی بە ئامانج دەگرن. ئەمە لە ڕووی سەربازی و سیاسیەوە چ واتایەکێ بێ دکتۆر؟ من پێم وابێ ئەوەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە ئێران هیچ سیستمێکی بەرگری ئاسمانی نەماوە. ئاسمانی ئێران لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە. من پێم وابێت ئیسرائیل و ئەمریکا ئێستا هێرش دەکەنە سەر ئامانجە سەربازیەکان لە ئێران. ئەوان چەندین ئامانجی مەدەنی ئێرانیان کردوتە ئامانج و چەندین ئامانجی ژێرخانی ئێرانیشیان هێرشیان کرد سەر و بردومانیان کردووە. هەوڵ دەدەن کە
بە شێوەی دارایی بە شێوەی سەربازی لە ڕووی سەربازیەوە داراییەوە سەرکردایەتی بە تەواوی ئێران لاواز بکەن و هێرش بکەنە سەر ژێرخانەکەی بۆ ئەوەی هیچ توانایەکی نەبێت کە درێژە بەم جەنگە بدات. زۆر باشانی لە ناوبردننی ژێرخانی ئابووری ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بەمانای ئەوە دێت کە ئیدی دەیانەوێت حکوومەتی ئێستای ئەو وڵاتە بگۆڕن. من پێم وانە پێم وایە کە ئەوەی کە ئێستا خەڵک بە هەڵەدا چوونەوەیە کە ئەگەر ئێمە ئێران بەراورد بکەین بە لیبیا و ڤەنزوێلا ئێران جیاوازە لە لیبیا تەواوی ڕژێمەکە بەسرا بوویەوە بە قەزافیەوە کاتێک قەزافی مرد ئەو کاتە تەواوی ڕژێمەکە ڕووخات وە کاتێک کە مادورۆش دەستگیر کرا لە ڤەنزوێلا هەموو شتێک کۆتایی هات بەڵام لە ئێران بابەتەکە جیاوازیە کۆماری ئیسلامی ئێران 47 ساڵە لە دەسەڵاتدایە تەواوی سیستمەکە سیستمی سەربازی سیستمی سیاسی هەموو بیرۆکراسیەکەی پەیوەندیدارە بە ڕژێمەکەوە پێوەست نییە بە کەسێکەوە کاتێکە خامنەی ئایەتوڵا خامنەی کوژرا بینیمان ڕژێمەکە هێشتا بە پێوەوە ساوە نەڕووخاوە هەر بۆیە سیستمەکە جیاوازە بیرۆکراسی جیاوازە ئەوەی کە لە ئێران هەیە تەنانەت ئەگەر کەسێکی دیکەش هەڵبژێرێت ناتوانێت کۆنتترۆڵی تەواوی وڵاتەکە بکات چونکە دەزانین سیستمەکە جیاوازە. باشە دکتۆر لەگەڵم بمێنەرەوە ئەم بۆ چوونانەی ئێوە بۆ من گرنگە کە لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆش گفتوگۆی لەبارەوە بکەین. دکتۆر دڵزارگوێت لێ ینی ئەمە بۆ چوونی کەسێکە کە لە وڵاتانی ئەوروپای و پێی وایە کە وڵاتانی ئەوروپا تا ئێستا ئەم شەڕە بە نایاسایی دەزانن ینی ئەمە چی لە ئەنجامەکانە گۆڕێت؟ خۆی ئەمە ڕاستە لە وتاری سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەمە زۆر بە ڕاشکاوانە لە بەردەم پەرلەمانی وڵاتەکەی باسی لەوە کرد ئێمە هیچ ئەم جەنگە بە جەنگێکی یاسایی نابینین هیچ هۆکارێک هیچ پاساوێک بەدەستمانەوە نییە بۆ ئەوەی بچین جەنگێک ئەو جەنگە بچینە ناو جەنگەکەەوە بەڵکو ئەوەی هەیە ئێمە تەنها ڕێگەمان داوە بۆ بنکە سەربازەکانمان بەکاربێنن و ڕەنگە مەسەڵەن کۆمەڵێک هۆکاری ئابووری و مەسەڵەن بەرژەوەندی ئابووری وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئێرانیش وای کردبێتن مەسەڵەن نەچنە ناو ئەو جەنگەوە چونکە ئەگەر ئێمە سید بکەین وڵاتی ئێران بە پێچەوانەی وڵاتانی تر بەرژەوەندی زیاتر بۆ وڵاتانی ئەوروپا و وڵاتانی جیهان دروست کردووە لە ناوچەکەی خۆیدا چونکە ئێران هەر ئەوە نییە کە ڕژێمێکی سیاسی هەیە کە ڕەنگە مەسەڵەن ئایدۆلۆژیای ئەم ڕژێمە یاخود هەنگاوە سیاسیەکانی ئەم ڕژێمە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل نێتەوە بەڵام ئەوەی کە لەبەر ئەوەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بە هەڕەشە لەسەر خۆیانی دەبینن بە هەمان شێوە ئەو وڵاتانی ئەوروپاش بە هەڕەشە لەسەر خۆیانە ببینن چونکە ئێمە دەبینین دوو بە پێچەوانەی یەکترینە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بە هەڕەشیان لەسەر خۆیان دەبینی نەخێوان نابینن چونکە ئەگەر ئەوان بە هەڕەشیان بدیت بە هەنگاوەکانی ئێران بۆرە و ئەتۆمی چوون ئەوانیش دەست پێشخەریان دەکرد وەکو ئەوەی کە لە ساڵی 2003 پشتیوانی کە ئەمریکایان کرد بۆ لێدان لە عێراق بۆیە دەبینین ئەمە جیاوازترە ئێستا سەردەمەکە سەردەمێکی جیاوازەوە ئێران توانیوێتی بەرژەوەندی لەگە وڵاتانە دروستکە هەر بۆ نمونە وڵاتی بەریتانیا لە ساڵی 25ەوە تەواوی دەریا بە تایبەتی کۆمپانیایەک هەیە بە ناوی کۆمپانیای لویدز ئەمە یەک لەو کۆمپانیانەیە کە بیمەی بارهەڵگری نەوتی جیهان دەکاتن و ئەمە کۆنتترۆلی گەروی هورمزی لە دەستەوەیە بۆیە یەک لەو بابەتانەی کە وای کردووە بەریتانیا کەمێک خۆی پراوێز بخاتن ڕاستەوخۆ نەچێتە ناو جەنگەکەوە یاخود نەوێرە بڕیاری ڕاستەوخۆ بداتن پەیوەندی بەو بابەتی کۆمپانیایە هەیە چونکە ئەمە ڕەنگە لە ئەنجامی گۆڕانکاری سیاسی لە ئێران ترامپ تاوی لەوە بێتن ئەو داهاتە چونکە هەرچی باڵهەڵگری جیهانی هەیە کە نەوت دێتن لە گەروی هورمزەوە تێدەپەڕێ ئەمە بیمەی دەکاتن کەشتەکان بیمە دەکات و داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ کۆمپانیایە کە بنکەکەی لە لەندەنە بۆیە کاتێک بەریتانیا دەچێتە ناو جەنگ ڕاستەوخۆ واتە بێلایەن نامێنێتن ئەمە کار دەکاتە سەر بەرزبوونەوەی
موشک ئاسایی نرخی نەوت بۆیە تا ئێستا نرخی نەوت بە بەراورد بە ساڵانی زووتر ئەگەر لە مێژوودا سیر بکەین زۆر لە هەفتایەکان زۆر بە خێرایی نرخی نەوت تا نزیک $200 بەرز بیەوە لە ئەنجامی ململانەی نێوان ئیسرائیل و عەرەب. بەڵام ئێستا کە وڵاتانی کەنداو کە یەک لەسەر سێی نەوتی وزەی جیهان دابین دەکەن ناوچەکەیان بۆتە ناوچەی شەڕ و ئێران پەلاماریان دەدات بە موشکی سەربازی لەگەڵ ئەوەشدا نرخەکە زۆر بە هێواشی و بە لەسەرخۆیی بەرز بۆتەوە و ئەمەش چی وای کردووە ئەمە ئەو دوورە پەرێزیە و نەهاتنی بەریتانیا بۆ ناو جەنگەکە چونکە ئەگە بەریتانیا بەهات باە بۆ ناو جەنگ ئەمە ڕاستەوخۆ دەبووە هۆکاری ئەوەی کەوا ئەم کۆمپانیایش کە بەشێکە لە کۆمپانیای بیمەکردنی نەوتی بارهەڵگری کەشتی ئێران وای دەکرد هەموو ئەوان ئەو کەشتیانەی کە لەو ڕێگەیەوە بە گەروی هورمزدا تێپەڕن لێیان بداتن ئەو کاتە و کۆمپانیاش نەیدەتوانی کار بکاتەوە نرخی نەوت بەرز دەبووە بۆیە ئێستا ئەمە تا ڕادەیەک گەروی هورمز ئەگەر گیراش بێتن بەم شێوازە نەگیراوە کە 100% بێتن و یان هیچ بارهەڵگرێک هاتوچۆ نەکاتن بۆیە ئەمە وای کردووە کە وڵاتانی ئەوروپی و هەر وڵاتێک بە شێوازێکی تایبەت بەرژەوەندی خۆی هەیە فەڕەنسا ئەمە بینیمان فەڕەنسا پشتیوانی لەو جەنگە دەکاتن و کەشتی جەنگی خۆشی بەرە و ناوچەکە دەهێنێتن ڕەنگە لە داهاتوودا ئەویش بێتە ناو جەنگەکەەوە و پەیوەندیشی بە حکوومەتی عێراقی کردووە هەر لەم ڕوانگەیەوە وڵاتانی تر هەنا ئیسپانیا ئەم وڵاتەیە ڕەتی کردوێتەوە یاخود پرتوگال و ئەمانە بە هەمان شێوە ئامادەنی نەبەشداری لەو جەنگە بکەن پێیان وایە ململانەیەکی نێوان ئەمریکا و ئیسرائیلە ئەوان ئامادەنی نەچکە ئەم جەنگ زیانی ئابووری لەسەر ئەوانش دەبێت و ئێمە دەبێت شتێکی تریش باز بکەین لێرە کە زۆر گرنگە بۆ بینەرانی بەڕێز بیزانن مەرز نییە وڵاتانی ئەوروپا حەز بکەن ئەمریکا ببێتە سەرکردەی هەموو جیهان چکە ئەمە ڕەنگە ئەگەر ئەمریکا وەکوی ئێستا کە ترامپ دەیهێوێت لە سەردەمی خۆیدا بگاتە لووتکە دووبارە هەموو جیهان خاتەوە ژێر کۆنتترۆلی خۆی ئەو بڕیار لە چارەنووسی جیهان بدە تایبەت پێت وایە بۆ نمونە لە دوای شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیا لە دوایەوەی کە لە ڤەنزوێلا ڕوویە لە دوایەوەی کە ئێستا داوای دورگەی گرینلاند دەکات یعنی بۆ چوونی ئەوروپاش بەڵێ چونکە ئەوانش بە مەترسی دەزانن لەسەر خۆیان چونکە ترامپ کەسێکە ڕەنگە بەیانی ئەمڕۆ لەگەڵ ئێرانە بەیانی لەگەڵ وڵاتێکی ئەوروپی یەخەی بگرێتن و یەخەشی گرتوونە لەوانە داوای ئەوەی کە باست کرد زۆرش لە دوانێکی هەیە لە دوای ئێران سەری کوبە بەڵێ و سەرڕەش دادەنێتن تەنانەت ئێمە هەر بۆ زانیاری بەڕێستان تەنانەت سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردوگان باسی کرد گوتی ئێمە دەزانین لە دوای ئێران نۆرەی ئێمەش دێتن کەواتە یعنی ئەوە هەموو ئەندامیناتۆیە بەڵێ کەواتە ئەمە ئەمریکا بۆیە وڵاتانی ئەوروپا مەرزنیە حەزیان لەوە بێتن کە ئەمریکا بەسەرکەوتوی لەو جەنگە بچێتە دەرەوە بەڵکو ڕەنگە پێیان خۆشە ئەمریکاش تەنبێ بێتن بۆ ئەوەی لە شوێنی خۆی ڕاوەستێتن بۆ ئەوەی نەتوانێت هەرچی ئەوان مەبەستیانە بیسەپێنێ بەسەر وڵاتەکانیان چونکە ئەوان دەزانن لەم جەنگەدا پشتیوانی ئەمریکا بکەن و سەرکەوتوو بێ ئەمریکا ئیتر دەبێتە هەرچی هەموو مەرجەکانی خۆی بەسە هەم وڵاتاندا دەسەپێنێ و دەژبێت گوێڕایلی بن چونکە سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی دەفەت بدەمەوە بەڕێستان دوایین وتم پێشکەش دەکەم باسی لەوەی کرد کاتێک کە وڵاتی پرتوگال ناچێتە ناو جەنگ و ئامادەی خۆی دەرنەبڕی گوتی ئێمە دوای جەنگ هەڵوێستی جیاوازمان دەبێتن بەرامبەر باشە لەگەڵم بمێنەرەوە دکتۆر سوورین باسی کەرتی وزەمان کرد ینی ئەوروپا بە تایبەت لە ڕووی گازەوە کاریگەریە ئابوووریەکانی ئەم جەنگە چییە بێت لەسەری من دەزانم کە بە شێوەیەکی ڕوون کاریگەریەکەی لەسەر ئەڵمانیا دەبینین چونکە سوتەمەنی بەرز بووتەوە بۆ هەر لیترێک سوتەمەنی 20 بۆ 30 یۆرۆ بەرز بووتەوە و بەهۆی ئەم جەنگەوە دەزانین کە نرخی نەوتیش بەرز بووتەوە ئێمە پێمان وانییە کە کاریگەریەکەی کەم بێت دەزانین کە گواستنەوەی وزە لە ناوچەکە کاتێکە لە گۆری هورمزەوە دەگوازرێتەوە بە بازاڕەکانی جیهان ئێستا مەترسی لەسرە و هەروەها بەدڵنیاییەوە کاریگەریش لەسەر بازاڕەکانی وزەی جیهان دەبێت ئێمە چەندین مێکانیزمان ئامادە کردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کێشەیە بینەوەوە چۆن میکانیزمەکانتان چین ئایا پاکێجی کڕینی گازی رووسیا لەنێو میکانیزمەکانتانایە من پێم وانییە کە
ئەوروپا کەنەدا و ئەمریکا گازی رووسیا بکڕن بەڵام لەوانەیە ڕووبکەنە هندستان کە ئەمریکا وتی ئێمە میکانیزمێکمان هەیە بۆ ئەوەی لەگەڵ هندستان کار بکەین بۆ کڕینی گاز چونکە هندستانیش تا ڕادەیەک پەیوەندی لەگەڵ رووسیا هەیە و نەوت و گازی رووسیا دەکرێت بەڵام پێم وانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بچن نەوت و گاز لە رووسیا بکڕین ئەوەی کە ئێستا دەیبینین کە ئەڵمانیا هەوڵ دەدات بچێت ڕوو لە نەرویج بکات یاخود کەنەدا بۆ ئەوەی گاز و نەوت هاوەردە بکات. هەناردەکردنی نەوت و گاز شتێک نییە کە بە شێوەیەکی خێرا بە شەو ڕۆژێک هاوەردەی بکەین تۆ دەبێت ڕێککەوتن بکەیت تۆ دەبێت لەکەوتەکانی لە بەرچاو بگری ئێستا ئاڵنگاریەکی زۆر هەیە ڕووی لە زۆربەی وڵاتان کردو بەهۆی ئەم جەنگەوە ئەوەشی کە زۆر گرنگە یەکێک لەو وڵاتانەی کە زۆر لە مەترسیدایە بەهۆی ئەم جەنگەوە ئەمریکایە. ئەمریکا ئێستا دەبینین کە نرخی سوتەمەنی لە وڵاتەکە زۆر بەرز بۆتەوە لەوانەیە ببێتە فشارێک بۆ سەر ئیدارەی ترامپ چونکە خەڵکی نیگەرانن نرخەکە زیاتر بەرز دەبێتەوە. زۆر باشە دکتۆر سوورین لەگەڵمان بمێنەرەوە دکتۆر لزار پێکەوە دیمەنێکی نەو پەرلەمانی عێراق دەبینین کە دیارە تاوەکو ئێستا کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەردەوام ئەم دیمەنە لە نێو پەرلەمانە گرژی و ئاڵۆزی دروست بووە چۆن دوو پەرلەمانتار کە یەکێکیان مستەفا سەنەدە زلەیەک دەدات لە بەهاعرەجی و بەهۆی ئەو ناکۆکیانەی کە لە نێوانیاندا هەیە ئەمە گرژی و ئاڵۆزیەکانی زیاتر کردووە لە نێو پەرلەمان زیاتر ئەو دروشمە دەوترێتەوە کە دەڵێن نەخێر بۆ ئەمریکا نەخێر بۆ ئیسرائیل و ئەمەش گرژی و ئاڵۆزی لێ کەوتۆتەوە ئەو فەرمانجا ئەمنی و سەربازیانی کە لە نێو پەرلەمان بوون بڕیار بوو کە لەم گفتوگۆیەدا لەگەڵ پەرلەمانتاران بەشداری بکەن هۆڵی کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیان بەجێهێشتووە وەک دەبینین کە بەشێکی زۆری پەرلەمانتاران لە نێو هۆڵی پەرلەمان هاتوونەتە دەرەوە و گرژی و ئاڵۆزی لە نێو پەرلەمان دروست بووە فراکسیۆنەکانیش ینی لافیتیان هەڵواسی وەکە پرسە و سەرخۆشی بۆ ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە نێو پەرلەماندا دەبینرێت کە ئەمە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە هەڵواسراوە لەلایەن بەشێک لە فراکسیۆنەکانەوە و هاوکات لە نێو پەرلەمان ئەو گرژی و ئاڵۆزیانە دروست بوو کە پەرلەمانتارێک زلەیەک دەدات لە پەرلەمانتارێکی دیکە و ئەمەش بۆ هۆیەوەی کە ئەو سەرکردە و ئەو بەرپرسانەی کە بڕیار بوو لەم گفتوگۆ نهێنی و داخراوەی نێو پەرلەمانی عێراق لەگەڵ پەرلەمانتاران بەشداری بکەن هۆڵی کۆبوونەوەی پەرلەمانیان بەجێهێشتووە و لە نێو پەرلەمان دروشمی نەخێر بۆ ئەمریکا نەخێر بۆ ئیسرائیل دەگوترێتەوە. باشە بەردەوام دەبین دکتۆر سوورین بە هەر لەگەڵ جەنابەت بەردەوام بمێنی باسی ئەو کێشەیەمان کرد کە ڕەنگە ئەو قەیرانە وزەیە کە دروست بێن ئێستا وڵاتانی ئەوروپا خۆیان نزیکی 4 ساڵە بەهۆی جەنگی ئۆکرانیا رووسیاوە ڕوبەڕووی قەیرانی وزە قەیرانی دانەوێڵە و خۆراک بوونەتەوە ئایا بەرگەی ئەم جەنگە شەگرن؟ پێم وابێت یەکێک لە ئەو داینەمیکیانەی ئەو داینەمیکەی کە ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئاڵنگاریەکان لەسەر ئەوروپا ئەوەیە کا دەبێت رووسیا و ئۆکرانیا ئەم جەنگە کۆتایی پێ بهێنن رووسیا هەوڵی داوە بۆی جەنگەکە کۆتایی پێ بهێنێت و دەبێت فشارێکی زۆر بخرێتە سەر ئیدارەی ترامپ و هەردوو وڵات رووسیا و ئۆکرانیا تاوەکو جەنگەکە ڕاگرن بەڵام هێشتا چارەسەر نەکراوە و جەنگێکی دیکەی بەسەردا هات ئەو پرسیارەی کە دێتە ئاراوە ئەوەیە کە ئایا ئەوروپیەکان هێشتا ئامادەن بۆ ئەوەی پشتیوانی لە ئۆکرانیا بکەن بۆ با بڵێین ئەنجامدانی ڕێکەوتنێک لەگەڵ رووسیا تاوەکو
ببێتە هۆکارێک کە رووسیا گاز و نەوت هەناردە وڵاتانی ئەوروپا بکات. من پێم وایە بێت بەهێزترین ئەگەر ئەوەیە ئەگەر جەنگی ئۆکرانیا و رووسیا بەردەوام بێت گرژەکان زیاتر دەبن و هەروەها ئەگەر جەنگی ئێرانیش بەردەوام بێت ئەوە قەیرانەکە بۆ ئەوروپا دوو هێندەتر دەبێت و ئاڵنگاریەکی زۆر لەسەر نرخی نەوت و گاز لە ئەگەر جەنگی ئێران بەردەوام بێت یەکێکی دیکە و قەیرانە مرۆیەیە یاخودە و ژمارە زۆرە پەنابەرەیە کە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن پێشبینی چەند دەکەن چەند پەنابەر ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکات؟ لەم ساتەدا ئێمە هێشتا نابینین کە پەنابەرانی ئێران بێنە ئەوروپا، بەڵام دەبێت بیرمان بێتەوە بەهۆی قەیرانەکانی پێشوەوە کە لە لیبیا، لە عێراق، لە سووریا دوای 2023 لە عێراق بینیمان کە شەپۆل کۆچبەر ڕوویان لە ئەوروپا کرد و دەبێت لە داهاتووشدا سەرنجمان لەسەر ئەوە بێت لەوانەیە لە چەند هەفتەی داهاتوو نەبێت کە شەپۆلێکی نوێی دانیشتوانی ئێران ڕوو لە تورکیا و ئەوروپا بکەن، بەڵکو لەوانەیە لە چەند مانگی داهاتوو ئێمە ببینین کە پەنابەرانی ئێران ڕوو لە تورکیا وڵاتانی ئەوروپا بکەن، ڕوو لە یۆنان بکەن. ئێمە چاومان لەوەیە کە ببینین بزانین گرژەکان تاکەی بەردەوام دەبن و چۆن سنوورەکان دەپارێزرێن و دەزانین کە ئەوروپا سنووری لەگەڵ تورکیا هەیە و پارە دەداتە تورکیا بۆ ئەوەی سنوورەکانی خۆی بپارێزێت ئەو ئاڵنگاری و زەختە زۆرەی کۆچبەران ڕوو لە ئەوروپا نەکات و دەبێت ئەوروپا سەرنجی لەسەر ئەوە بێت کە لەوانەیە هەر ڕۆژێک بێت شەپۆلی پەنابەران ڕوو لە ئەوروپا بکەن. ئێمە چونکە مێژومان هەیە، ئەزمونمان هەیە لە لوبنان، لە سووریا، لە لوبنان، لە عێراق، لە لیبیا ئەم کۆچبەرانە ڕوویان لە ئەوروپا کرد و لەوانەیە پەنابەرانی ئێران زۆربەیان ڕوو لە ئەوروپا نەکەن و لەوانەیە ڕوو لە وڵاتانی دراوسێ بکەن، بچنە تورکیا، بچنە ئەرمینیا، ئازەربایجان، عێراق یان وڵاتانی دیکە یاخود پاکستان. ئەمان پێم وایە بێت زیاتر نزیکن لە ڕووی سنوورەوە بچنە ئەم وڵاتانە نەک بێنە ئەوروپا. ئێمە ئێستا باسی وڵاتێک دەکەین کە ئێران وڵاتێکە کە سێ هێندەی عێراقە لە ڕووی جوگرافیەوە و دانیشتوانەکەیشی زۆرە، بۆیە دەزانین ئەگەر لە ئێران ئەم ئاڵنگاریانە بەردەوام بن، ئەم شەڕە بەردەوام بێت، لەوانەیە قەیرانە مرۆیەکەش گەورەتر بێت چونکە وڵاتەکە جوگرافیایەکی زۆری هەیە، دانیشتوانێکی زۆری هەیە بەراورد بە عێراق. بۆیە دەبێت سەرنجمان لەسەر ئەوە بێت کە عێراقیش کاریگەر دەبێت چونکە عێراق وڵاتێکی بچووکە، دانیشتوانەکەی خۆی زۆرە. ئەگەر جەنگەکە بەردەوام بێت و پەنابەرانی ئێران ڕوو لە عێراق بکەن ئەو کاتە قورس دەبێت بۆ عێراق چونکە پەنابەرێکی زۆر ڕوو دەکاتە وڵات. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر سورین کیل، توێژەری باڵای تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی پاساو لە ئەڵمانیا لەگەڵم بووی. دەستخۆش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.